بناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان بە ئیزنی خوا بەنیازین ئالەم شووتێ کۆنە ئەوەی کە تۆوێکی باوە پیرانمانە و کۆنە و ئێستا بوونی نەماوە لە کوردستانە. من حەزەکەم زیینوی کەمۆژا ببینن تۆوی ئەم چەند جوان و گەورەیە هەر بە تۆوەکەشا سێریکەن ماشەڵڵا. بەنیازم بە ئیزنی خوا ئەم حەوت دووەنم هەنارە بەینەکانی بکەم بەو شووتێ و ئیشاءالله نەتیجەکەشتان پێ ڕاگەێنین. کەواتە بەڕێزان ئەم باخە گوناح هەتاوەکو 3 ساڵ ئێمە ئیسفادە ئالەم بینە نەکەین، هەم شێ دروستکە بۆ باخەکەەوە هەم ئیسفادەیەکیشی لێ بکەین، چونکە ئەمە ئەو ئاوە هەریەتە خوار و هەم هەنارەکە ژەی خوا و هەم ئەم بینە شەق نابا و ئەژبێ بە شووتێکی جوانی سەوزی هەڵاشدار. کەواتە بە بەردێک چەند نیشانێگە پێکین حەوت دووەنم عارس گوناحە 2 ساڵ بۆ 3 ساڵ ئەمەی بفەوتێ فەرمەوە خۆڵێکی جوانی کەش هاتوو. کەواتە با ئیسفادەی لێ بکەین بە شووتی و کاڵک، هەم هەنارەکەش لە شوێنێکی فێنکیا ئەبێ. ئەوە 1 ساڵەیە ئەو باخە، ئەم ساڵەیە بە 2 ساڵ ماشەڵڵا سەیریکەن. جا بۆیە داواتان لێ یەکەم ئەو بینی ڕیزانە با تا 3 ساڵ ئێمە سوودی لێ ببینین بۆ ئەوەی سوودێکی باشی لێوەرگرین، هەم بە پارەی خۆی بە سوودی خۆی بتوانین مەسرەفی باخەکەشی پێبەرین بەڕێوە و ئیسفادێکیشی هەبێ بۆ ماڵ و مناڵ. ئەوە تا ئێستا دەسەکەین بە ناشتنی. ئیشاءڵڵا کاتی تەرس ڕاکێشاندن و خزمەتکردنی بۆتانەکەین بە ڤیدۆیی دووەم و سێم و هەتا 4ەمیش ئەڕەنرێ. لێرەوە ڕێز و حرمەتمەی بۆتان چاوتان ماچەکە.